لا توري جميع برنامج بياني باش كردستان دا بعد أنا وضحت رنجا دكن كبود ومين جار فيستيفالي فوتوغرافي كردستان دا بريو شو كتوني كم روش بو بابزاني بو مدة چنك بردام ده بله همان كاتو ورجع كاري كان سبارت بام فيستيفال دا چونه بيجمان اما گفتگو زیاتری ام بابت دکین متکاری زیاتر ورجگرین به میوانجاری که بختیار سعید برابری دومی فیستیوالی فوتوغرافی کردستان که بشه راست خود استودیو آماده بخیر بک بختیار بری باش درست واسطكم جيد سرتها بس لم فيستيفال بكامل دومين فيستيفال كبريو دچت چون بو فيستيفال كچيل خود گريت فوتوغرافي كردستان و كدوتريد دومين فيستيفالي فوتوغرافي كردستان تنها وين لخود گري يا خوچي بگشتي داره بردام نواندی حورانگە بیری لەوە کردوتەوانێ لە سنوورێکی دەریکراوە کار نەکەواتە تەنها لە سەراسی سلێمانی یاخود باشووری کوردستان کار نەکات بەڵکو هونەری کردوتە هۆکارێک بۆی چۆن ئێمە بتوانین لەسەر ئاستی بەشەکانی کوردستان یاخود لەسەر ئاستی کۆی کوردستان کار بکەین دیارە فستیڤاڵی فۆتۆگرافی کوردستان یەکەمین جار لە 2019 دەستی پێکرد ئێمە وا بڕیار بوو کە بڵێن ساڵانە فستیڤاڵەکە کۆکراوەیەکی با بڵێن فۆتۆگرافران بێ لە سەراسی کوردستان بەس بەداخەوە کە کۆڕۆنا هات بە ناچاری وەستان و ئەمساڵ دومین فستیڤاڵمان دەست پێ کردووە فستیڤاڵەکە هۆکارێکە بۆ ناسانی با بڵێن فۆتۆگرافەرەکان لەسەر ئاستی شار و بەشەکانی تری کوردستان یاخود هەندێکی هەیە لە ئەوروپاوە بەس کوردە و بەشداری کردوێتەوانە بۆ نمونە خەڵکی ڕۆژە ئاوایان خەڵکی ڕۆژ هەڵاتی کوردستان هاتە تۆ کوردستان یاخود بشێ ئۆنلاین وێنەکانی ناردۆ ئێمە لە ڕێی ئیمێڵەوانە فۆتۆکانمان بۆ دێت ئێمە چاپ یەکەین دواتە لیژنەیەک هەیە جایە کاتەوانە و ئەوان قەرار دەرن هەم بۆ ئەوەی کە لە فستیڤاڵەکە بەشداری بکە هەمووانێک خەڵا دۆرەگرن جێنێ کەم ڕۆژی فستیڤاڵەکە بوو ئادا چەندێک بەردەوام دەبێت ڕۆژانە کاتژمێر چەند بۆ چەنە ببوورە فستیڤاڵەکە ئێش دەستی پێ نەکردووە ئێمە بڵێن دەست پێ نەکردنە لە جاکردنەوەی فستیڤاڵەکەیین فستیڤاڵەکە کەوێتە بیستی دەست پێکات بەڵام ئێمە لە ئێستاە لەوانێت تۆ هینە دوا وەرگرت پێ ئێمانێ بەروارەکانم تێکەڵ کرد ئێمە بڵێن لیژنە شتەکانی بڵێن پرۆژەکەی تەواو کردووە بۆرەکانی جا کردوتەوانێ و هەم ئەوانی کاندید کردووە کە خەڵا دۆرەگرن لە هەمان کاتەوانی کە بەشداری فستیڤاڵەکەکەن بەڵام خۆناغی دوای ئەوە چییە چاپکردن و دیاریکردنی هەموو ئەو ناوانەیە کە بڵاو کرێتوانە کاوانەی کە بەشداری فستیڤاڵەکەکەن بەڵێ کاتە کە بەختیار ئامادەکاریەکان چۆنە لە ئێستاە چەندێکە ئامادەکاری بۆ دەکەن و خۆ ئاماژۆ پێکرد بیستی دا فستیڤاڵەکە دەست پێ دەکات ئامادەکاریەکان چۆنن بەدڵخۆشی شتەکان هەمووی زۆر باش تۆتە پێشوانێ ئێستا لەم هەفتەیە چاپکردنی فۆتۆکان دەست پێکەین لەمان کاتە دیزایانی دەلیل و ئەو پێداویستی ڕێکلامەکان ئێمە بڵێن شتێکمان زیاتر لە ساڵی ڕابردوو کردو ئەوژەوەیە گۆڤارێکی فۆتۆگرافی با بڵێن دروست کراوە کۆمەڵە فۆتۆگرافەر لە سەراسی کوردستان بەشداریان تیا کردووە ئێمەم گۆڤارە لە فستیڤاڵەکە چاپەکەن و بڵاویەکەینەوە هەر کەسێک کە دێتە ناو فستیڤاڵەکە جگەلەوەی کە بڵێن ئەمە دلیلی ساڵی یەکەممانە کەم دلیلە وەرەگرێت لە هەمان کاتە یەک نوسخە لە گۆڤاری فۆتۆکەش وەرەگرێت وەکو دیاری ئەیباتەوانەیە کاتە لە دومین فستیڤاڵش هەمان ئەو ئەمە گۆڤاری هونەری فۆتۆگرافی ئەی بەخشن بە ئامادە بووە بەڵێ بەڵێ باشە چۆن بۆ ئەم بیرۆکەتان بۆ هات بۆچی بەم جۆرە گۆڤارێ بەخشێ بە ئامادە بووان ئێمە لە ئێستا هیچ گۆڤارێکمان لەسەر سێرەمی کوردستان هیچ گۆڤارێکمان نییە تایبەت بێ بە فۆتۆ کۆمەڵێک فۆتۆگرافەر بیرن لەوە کردوانە کە گۆڤارێکیان هەبێت گۆڤارەکە ببێتە ناسنامە لەمان کاتە بڵاوکردنەوە نیگەرانیەکی زۆرە بۆ فۆتۆگرافەرەکان بەڕاستی ئەتوانن لەناو گۆڤارە نێودەوڵەتەکانە بەشداری بکەن بەڵام لەناو نیشتیمانەکەی خۆیانە لەناو وڵاتەکەی خۆیانە گۆڤارێک نییە بیران لەوە کردوتەوە کە گۆڤارێک هەبێت هەم ناساندن بێت لە هەمان کاتە کۆمەڵە تایبەتمەندی و وەکو ڕێنمایی بواری فۆتۆگرافی بۆ نمونە هەریەک لەو بوارانەی کاوان کاری تیاکەن زانیاری تایە ئێمە بە خۆشحاڵیوانە ئەومان وەرگرتووە کە لە دیدارەکە هەم چاپ بکەین و هەم بڵاوەکەینەوەوانە لەسەر ینی با بڵێن داهاتی فستیڤاڵەکە باش کاک بەختیارمێت ئەو پرسیارە دووبارە بکەمەوە وردەکارێکی زیاتر بێت سەبارەت بە ئامادەکاریەکان ئەوە بە مانگ ئامادەکاری دەکەن بۆی فستیڤاڵێکی لەم جۆرە پێشکەشی هاوڵاتیان بکەن بۆ منە چۆن ئەم هەماهەنگیە دروست بوو کە فۆتۆگرافانی کوردستان کاتە هەموو کوردستان چۆن دەکرێت ئەم هاوکاریە خود ئەم هەماهەنگیا لە ناوچە جیاوازەکانی کوردستان دەبینیت لە شوێنێکدا یاخود لە ناوچێکدا کۆ دەبنەوە ئێمە زیاتر لە سێ مانگ زیاترە کاری بۆکەین بۆ من ئێمە لە ڕۆژهەڵات نوێنەرێکمان دیاری کردووە نوێنەرەکە
پامەکە ئێمە لەسەر ئاستی بڵێن ڕۆژهەڵات بڵاوکاتەوە پام کەسێکیشمان هەیە لە باکوور کەسێکیشمان هەیە لە باشوور بۆ ڕۆژاوش بە هەمان شێوە ئەوەندەی ئەم چوار کەسە ئەتوانن ڕێکلام بۆ فستیڤالەکە بکەن کە چەندە کەس دەوێت لە ڕێ ئەو ئیمێڵی کە دیاری کراوە لەسەر پۆستەرەکە پەیوەندی بکات ئەو کاتێک دوو کەسیشمان داناوە ئەوان ئیمێڵەکان وەرەگرن لەمان کاتە جاکردنەوەی فۆتۆکانیان لەسرە ئەو فۆتوانەی کەشیاون بەشداری فستیڤالەکە بکەن لە دوای ئەوان ئەچێتە لای لیژنەکانش هەر کەس بە بڵێن پسپۆڕی خۆی بۆن منە ئێمە لەو وەرانەی کە کاری تاکەین پۆرترێت سروشت شەو ستریت فۆتۆستۆری ئەم پێنج بوارە لە فستیڤالەکە بەشداریەکە کاتەوە مەرجەکانی فۆتۆیە نەبوو ئەمە جۆرەکانی فۆتۆیە تەنها ئەم جۆرانە بڵێ لە هەمان کاتە پێنج کەس قەراردەرن لەم پێنج بوارە کە کێ خەڵاتە باتەوانەیە ئەنی دوور و نزیک حەوڕەنگە بۆ خۆی دەوریتیان نییە نە لە ئەوەی کە یەکێک بەشداری پێ بکات ئەوەی کە یەکێک خەڵات وەرگێت هەمووی ئەوان قەرارێن و ئێمە تەنها جێبەجەکارەکە بین بەدڵ خۆشە کۆمەڵە فۆتۆی زۆر جوان هاتووە هەم لە سروشت هەم لە پۆرترێت لە بوارە جیاوازەکانە ئەمە هەنگاوێکی زۆر باشە کە بتوانین لە ساڵانی داهاتووە گەورەتری بکەین چۆن بتوانین لە ڕووی تەکنیکی ئیشکردنەوەە دەوڵەمەندتری بکەین و بتوانین زۆرتری هونەرمەند بەشداری تیاکە بتوانین ئەم فستیڤالی فۆتۆی کە لە سلێمانیا ساڵانێکیکە بتوانین بیبینە هەولێر ساڵی کە بیبینە دووهۆ ساڵێکی کە لە کەرکووک بێت بەڵام ئەوەی کە تا ئێستا کردوانە بەمەی کە بێتە دووەمین فستیڤال تەنها لە ناو شاری سلێمانی بووە بەڵام کات ئەو فۆتانی کە تۆ ئاماژۆ پێکرد پێنج جۆرەکەی پێشتر فۆتۆگرافەرەکە کە لە لای خۆی و بڵاوی کردوتەوە یا خۆی پیشانی هاوڵاتیانی داوە یان بۆ یەکەم جار لەو فستیڤالە دا پیشانی هاوڵاتیانە درێت ئێمە مەرجەکەمانەوەی نابێ فۆتۆکە لە هیچ شوێنێک بڵاو بوو بێتوانێ چونکە هەر فۆتۆی کە بڵاوە بێتوانێت تەنەند ئەومان دیاریکردتان نابێت لەسەر بوون منە فەیسبوک یان هەر هینێکی بڵاوکردنەوەی خۆتە بێت نابێت بڵاو بێتەوە بڵێ چونکە بۆی فستیڤال ئەو تایبەتمەندی هەیە ئەبێ لێوە بڵاو بێتوانێ نەک فستیڤالەکە دوایەمین شوێنەکان بێکە و فۆتۆی یاخودە و کاریتیا بڵاو بێتەوە لە قسەکانی پێشووتردا ئاماژە بۆ کرد کە ئەمە دومین فستیڤالە لە شاری سلێمانی ئەنجام دەدرێت ئایا لە شارەکانی تر لە ساڵانی داهاتوودا ئێوە لە هەزرتانەیە ئەنجامی بدەن واتە ئێستا سلێمانی دوایەوە هەولێر و دووهۆ و شارەکانی دیکە خۆ ناوچەکانی دیکە بێت یان جارێ هیچ پلانێکی دیاریکراوتانیە بۆ ئەمە لێستەیە وەکو بیرۆکە هەیە بەڵام وەکوی جێبەجێکردنێت تا ئێستا تۆ تاکۆ ئەگەڕێیتەوە بۆ ساڵێکی تر بەڕاستی نازانی پلانەکان چۆنە بێت بەڵام ئەوەی کە ئەتوانم پەیمانێک بم بەشان نازەور ئەگەر لە هەرێکی لە شارەکانە بێ ئەتوانین ئەوە بکەین یاخۆت ئەکرێ بڵێن فستیڤالەکە لە سلێمانی وەسە بڵێن کە پێشنگاکە کرێتەوە دواتر پێشنگاکە لێرە ببرێتە هەولێر ببرێتە دووهۆ ببرێتە کەرکووک چونکە دوجار هەرێک لەو شارانە هەرۆکو سلێمانی تایبەتمەندی هەیە و بەبێ هیچ جیاوازیەکە باشە بیستیمان یەکەم ڕۆژی فستیڤالەکەیە بۆ چەند ڕۆژ بەردەوام دەبێت دیاریتان کردووە؟ 4 ڕۆژ بەردەوامە بێ لە هۆڵی مۆزەخانەی نیشتیمانی ئەمە سوورەکە بەڵێ کاتژمێر چەند بۆ چەند ئەوانە دیاری کراوە؟ ساعتەکە جارێ ناسا ئەو یعنی بۆ کاتی خۆی بەڵێ باشە سەبارەت بەم فۆتۆیانێکی ئێوە پیشانی هاوڵاتیان دەدەن زیاتر فۆتۆکان چی لە خۆ دەگرێت لە هەمان کاتە تەنها فۆتۆ لەم فستیڤالەدا نمایش دەکرێت یاخود دەکرێت کار و چالاکی جۆر بە جۆری تریشی تیابێت ئێمە بڕیارە جگە لە پێشنگاکە کە بوتم هەم گۆڤارێکی تیا هەم دەلیلی تیا لەمان کاتە ڕۆژنامەیەکیشمانە بێت ڕۆژنامەیەکی 4 لاپەڕەیی کە بڵێن تایبەتە بە فستیڤالەکە لە هەمان کاتە بیرمان لەوە کردوتەوانێ دوو سیمیناریشمان هەبێت لە دوو بواری جیاوازە کە دوو کەسی پسپۆر لە بوارەکانی فۆتۆگرافیە وەکو کۆڕێک پێشکەشی بکەن بەڵێ بەپێی پێشبینیەکانی خۆتان یاخود ئەزمموی خۆتان پێ دوای ئەم فستیڤالەش چۆن دەبێت ئایا سەردانی کەران چۆن دەبێن فستیڤاڵی یەکەم چۆن بەڕێوە چوو جیاوازیەکان خۆتان داتانەوە چۆن دەبێت یاخود پێشبینیەکان چۆن دەبێت توانم بەدڵ خۆشێوانەیە هاوشێوەی فستیڤاڵی یەکەم سەرکەوت و تریشە بێت چونکە هەم ئەو داتانەی کە بۆمان گەڕاوەتەوانێت داتاکان زۆر باشن لەمان کاتە ژمارەیەکی بەرچاوی ئەوەی کە لەم فستیڤاڵە بە پێچوانی بڵێن یەکەمەوانەیە گەنجان بەشداریان کردووە کچان بەشداریان کردو لە بوارە جیاوازەکانە ینی بڵێ لە فستیڤاڵی پێشوە ژمارەکان تۆزە کەمتر بوون بەڵام لەمایە زۆرترە کەواتە هەر جارێک کە تۆ ڕێکلام بۆ شتێکەکەی تایبەتمەندیەکان ئەگۆڕێت مەرجینە تۆ هەر یەک خەت دیاری کردبێت و بۆ خەتایە بڕات ئەسا بەبێ هیچ ویستێک کۆمەڵک
گەنجی زۆر باش هاتووە تەنان لە گەنجەکانە ئەوانن کە چون بەشداری بابن کارەکانیان هەڵبژێرەوە بۆ بەشداریکردن لە فستیڤالەکەیە کاتە ئێمە کۆمەڵە تاقەی زۆر باشمان هەیە ئەبێ بە هەمومانەوە دەرگایان لەسەر بکەینەوەوانە چکە دوجار کە دەرگا لەسەر کەسێکەکەیتەوە توانەکانی خۆی دەرەخات ئەم فستیڤالەش بۆ فۆتۆگرافەران ئەو دەرگایەیە یاخود ئەوان بۆ بەکۆ بۆ فۆتۆگرافەران هەر پێشنیارێکیان هەبێ بۆ فستیڤاڵی داهاتوو کە ئێمە جێبەجێ بکەین بە دڵنیەوە بە خۆشحاڵی وەریەگرین. باش کاک بەختیار و خۆتان خەمڵاندنتان بۆ کرد بێت لە چه ناوچەیەکی کوردستان زیاتر فۆتۆگرافەر بەشداری تێدا کردووە یاخود هەمیان بەیە کە ڕەشە بەشداریان تیا کردووە. ئێمە بڵێن ئەو بوارانی کە باسم کرد هەر فۆتۆگرافەرێک بۆ بوارەکەی خۆی بۆ نمونە تۆ لە بواری سروشت کارت کردووە دوو فۆتۆت ناردووە لە فۆتۆستۆریە ئێمە دامانناوە بڵێن لە 6 بۆ 12 فۆتۆ بەشداری بکات هەر یەک لەمانە ئەم تایبەتمەندیانێکی خۆی کە ناردوێتی بەڵام دوجار لە فستیڤالەکە هەڵبژاردێکە کرد لە فۆتۆکانە ئێمە 92 فۆتۆگرافەر کاری بۆ ناردوین 82 قوبڵ کراوە ئەم 82 بە پێی ئەو بۆرانی کە ناردوانە هەڵبژاردرێت. باش ئەو 82 خانمان شیتەیە دڵنیایەوە دیاریکراوە چەند خانوە چەند بەخواویرم نییە. کێژە نییە کاتە لەسەکانی پێشتر ئاماژە بۆ کرد کە خانمان لەم فستیڤالە بەشدان بەڵام بە بواری جیاجیە بوارەکان تەنها مەبەست لە ڕووی فۆتۆوە یاخود بواری دیکەشە نه لە ڕووی فۆتۆوە لە ڕووی فۆتۆ باشە باز لە فستیڤالەکە ئەمە دووەمین جارە ئایا گۆڕانکاریەکان چۆن دەبینی لە هەمان کاتە کۆرۆنا وای لە ئێوە کرد کە بوەستن دومین فستیڤال پێشکەشنەکان یاخود هۆکاری تریش هەبووە بەڵێنەوە کۆرۆنا خاڵە سەرێکێکە بوو چکە من وا بەرنامە ڕێژم کرد بوو کە هەموو ساڵەکان واپێن تەنانەت بیرمان لەگەڵ ئەو هاوڕێیانە بیرمان لەوە کردوان ئەگەر بتوانین لە ساڵانی داهاتووە هەنگاو بنێن بۆ ئەوەی فستیڤالەکە بکەینە فستیڤالێکی نێودەوڵەتی ئەو کاتە لە سەراستی نێودەوڵەتی تۆ فۆتۆت بۆیت پەیوەندیت بۆیت ئەو کاتە ئەبێتە هۆکارێکی تری ناساندنی فۆتۆگرافەرە کوردەکان ئەو کاتە هەر فستیڤالێک لە هەر وڵاتێکە ئەنجام بدرێت ئەم لینکل بۆ ئەوانیش دروستەوێت توانن بەشداری بکەن بەڵام بەداخەوە ئەو دو ساڵی ڕابردوون بەهۆی کۆرۆناوە فستیڤالەکە وەستا بوو. باش کاتێوە لە هەزرتاندا ئەم فستیڤالی فۆتۆگرافی کوردستان لە دەرەوەش بکرێت هەر ئەم فۆتۆگرافی کوردستان بەخۆ فستیڤالی دیکە نه ئەم فستیڤالە بکەینە فستیڤالێکی نێودەوڵەتی ئەو کاتە لە جاتیەوەی تەنها کورد بەشداری کات فۆتۆگرافەرێکی ڕۆسا فەڕەنسیە هەر کەسێکی کە لە هەر بەشێکی دنیا وەکو چۆن کاریکاتێرەکە بڵێن لە وڵاتی جیاوازەوە بەشداریەکە ئەمیش بە هەمان شێوە. باشە تا چەند گرنگە لە ڕێگەی هونەرەوە پەیوەندیەکان بۆ منە وەکو ئاماژۆ پێکرد ببرێتە نێودەوڵەت یاخود لە جەرەوەشدا هەمان جۆری هەبێت و فۆتۆگرافەکانی جەرەوەشدا بەشداری تێدا بکەن دەکرێت لە ڕێگەی هونەرەوە ئەم پەیوەندیە دروست بێ پەیوەندیەکی کۆمەڵایەتی بێت یاخود کللتوری بێت جۆرەکان هەمووی بێ کۆ تێکەڵ بکرێت. یەکێک لە پەیامە سەرەکیەکانی هونەر پێکەوە ژیانە پێکەوە ژیان واتە پێکەوە بەڕێوەبردن بۆ ئەوەی کە چۆن بتانی ژیان دروستکەیت هونەر واتای خۆشەویستیە واتای نزیک بوونەوەیە واتای ڕێزگرتنە هەموو ئەمانە ئەتوانێت هونەر ببێتە هۆکار بۆ نزیک بوونەوەی کەسە جیاوازەکان ئێمە هەم لە فۆتۆگرافیەکەەوە هەم لە کاریکاتێرەکە توانیمانە ئەو میلەتە جیاوازانە کۆ بکەینەوە ئێمە لە فستیڤاڵی ئەم ساڵی کاریکاتێرەکە توانیمان 59 وڵات کۆکەینەوانێ ئەگەر هونەر نەیتوانی بێ ئەم دەرگایە بکاتەوانە و 59 وڵات بێنێتە ناو شاری سلێمانیەوە ئەمە نە سیاست و نە هیچ شتێکەکە نەیتوانیەوە تا ئێستا بیکە کەواتە هونەر ئەفزەلەتی هەیە بەسەر هەموو شتەکانی ترە هونەر پەیامێکە پێویستی بە زمان نییە بۆ خۆی کاتێ بۆ نمونە تۆ گەر فۆتۆیەکی فۆتۆگرافەرێکی ڕوس فەڕەنسی چوزانم هەر وڵاتێک ببینیت بەبێ بزانیمە خەڵکی کوێیە سەرنجت ڕاکێشێت پارچەیە مۆسیقا بە هەمان شێوە فیلمێک بە هەمان شێوە کەواتە هونەر پەیامێکە بەبێ ئەوەی هیچ بربەستێکی بێ بۆ خۆی یەتە ناو گیانتەوە یەتە ناو ڕۆحتەوانە ئێمە ژەمانەیە فستیڤاڵی فۆتۆگرافیەکە ئەم پەیامی پێ ببەخشین. باش لاوانەیە ئەوە لای بینەران پرسیار بێت ئەمە هەر باز لە بوونی فۆتۆگرافەر دەکەین لە هەمان کاتە ئەیکە فۆتۆ زۆر بە جۆرەکانی شەگرێت لە پاڵیا ئیدیتیش بوونی هەیە ئەم وێنانە مەرجە ئیدیت نەکرێن یاخود ئیدیت دەکرێن و ڕژەکەی چۆنە یان وەکو خۆی وێنەکان پیشانی هاوڵاتیانە درێت. ئێمە با بڵێن مامەڵە لەگەڵ ئەو جۆری فۆتۆیەکەین کە پێمان گەیشتووە ئەو فۆتۆە وەکوتم ئەچێتە لای لیژنەی تەحکیم ئەوان قەرار دەرن بەڵام کۆمەڵە مەرجمان هەبوو بۆ منە یەکێک لەو مەرجانەی کە
بە سایزی فۆتۆکان بەو قیاسە بگاتە لای ئێمە لە هەمان کاتە نابێت پێشتر بڵاو کرابێتەوانێ ئەنی کۆمەڵی مەرجی لەو جۆرەمان هەبووە کە هەموو فۆتۆگرافەکان ڕێنماییەکەیان وەکو خۆی وەرگرتووە چونکە بۆ ئەوانش گرنگە بە فۆتۆیەک بەشداریکەن کە پێشتر بڵاویان نەکردبێتەوە. باشە ئەو ڕێژە فۆتۆگرافەرەی کوردستان خۆ ئاماژەپێک بەشداریان لەم فیستیڤالە کردووە کە 20 مانگ پیشانی هاوڵاتیان دەدرێت. خەڵات بوونی هەیە لەم فیستیڤالە یەکەم و جۆم و سێم بۆمنە بەپەی فۆتۆکان بەپەی ئەو مەرجان کە زیاتر تێت یاخود خواستی هاوڵاتیان زیاتر لەسەری یان لیژنەیەک بڕیاری لەسەر بدات خەڵات دەبەخشرە بە یەکەم و جۆم و سێم خەڵات بوونی هەیە لێرەدا؟ لە هەر پێنج بوارەکەیە یەکی دوو خەڵاتی هەیە خەڵاتی یەکەم و دووەممان هەیە خەڵاتی مادیە مادی بەڵێ خەڵاتی مادیەواتە ئێمە دە خەڵاتی مادیمان هەیە جگە لەوە خەڵاتی ڕزلانان ئەبەخشرە بە کۆی بەشداربوانیش. بەڵێ زۆر سپاس بۆ کاک بەختیار سعید بەڕێوەبەری جەمعی فیستیڤاڵی فۆتۆگرافی کوردستان کە بشێکی ڕاستەخۆ لە ئستودیۆ ئامادەبووی. سپاس بۆ زانیاریەکانت. مەمنونم.